جوان نیە، شتێکی جوان نییە. پێم وایە بێگە بچینە شوێنێتر ئێمە ئەو کارە بکەین لە هەر وڵاتێتر بێت، لە هەر خاکێتر بێت، لەوەیە تووشی سزاش ببین و قسەی ناخۆشمان بەرامبەر بکرێت. بەڵام ئێمە بۆ لە شارەکەی خۆمان، بۆ لە خاکی خۆمان ئەو شتە نەکەین، بۆ ئەو کار لە شاری خۆمان نەکەین، بۆ پاکوخاوێنی باو خەڵکی کە دێت ئەم شارە با چاو لە ئێمە بکاو لەم شارە زول خاشاک فڕێنەدا. تۆ ئەوەندەی کەوە لە جامەکە شتێک فڕێدەی ئەم شتێک کە تۆ فڕێدی نەتوانین ناو سیارەکە دانێ کە گەڕایتەوە ماڵەوە، گەڕایتەوە هەر شوێنێک دەتوانین بکەیتە ناو حاوی خۆڵەکەەوە، هیچ قورسیەکیان نییە. یعنی پێم وابێت ئاسانترەکەوەی بکەیت ناو سیارەکەی خۆت نەکو بۆ دەرەوە، چونکی کە تۆ هەڵی دێتە لە جامی تۆمبیلەکەت فڕێدی دەرەوە زەرری بۆ ژینگە هەیە، ئەو دەبێ لایلۆنە لەوایە بۆ 100 ساڵ هەر نەتاوێتەوە، ژینگە پیسەکە، ئاو پیسەکات، خاکت پیسەکات، جگەلەوە سیمای شار ناشرینەکە زۆر زۆر. من پێم وایە ئەمە ئیلا بە سزا زۆر باشە. وەڵام من لە ڕووی ژینگەوە پێم باشە هەر کەسێک پێم وابێت سزا بدە، سزایکی باشش بدرێ، وابێت ئیتر نەتوانێت جارکە نەک ئەو هەموو خەڵکی دیکانت پێوەی چۆنە لە عاقڵ بن و کاریوانەکەن و پێم باشە لە ڕوویە دیکەشەوە ئەوانەی کە ژینگە ناپارێزن، ئەوانەی کە خۆڵ خاشاک فرەدەن سەر شەقامەکان، ئەوانە وەکو جەریمەیەک حساب بکرێ، وەکو تاوانێک حساب بکرێ، بدرێنە تەلەڤیزۆن